بینەرانی ئەریان تیڤ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. بەرنامەی ئەم شۆمان تەرخانەکەین بە پرسێکی نیشتیمانی نەتەوەیی، پرسێکی جیهانی کە ئەویش کەمپینێکە بۆ پێکهێنانی کەمپینێکە بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان. ئەلبەتە پێکەوە ژیانی گەلان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناویندا مێژوویەکی دێرینی هەیە، بەڵام مەخابن ئەم مێژووە دێرینە و لە قۆناغێک لە قۆناغەکانی مێژوودا پێکەوە ژیانی گەلانی ئەم ناوچەیە لە یەکدا دەبڕێن لە ژێر ناوی دەوڵەت نەتەوە. بەڵام ئەم مێژووە هەتاوەکو ئەمڕۆ بەردەوامە و ئەوەی مای خۆشیە بۆ ئێمە کە لەسەر دەستی ڕێبەری گەلان، ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان دووبارە ئەم پێکەوە ژیانە لە ناوچەکەدا ئاوا دەبێتەوە. من بۆ قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەچمە لای میوانانم، هەر یەک لە بەڕێز نورشان حسێن، نوێنەری بەڕێوەبەرایەتی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا، بەخێربێ. هەروەها دکتۆر حەکیم عەبدولکەریم، ئەندامی کۆمیتەی ئازادی ئۆجەلان، بەخێربێ دکتۆر. و هەروەها لە ڕێی سکایپیشەوە هەر یەک لە دکتۆرە سۆفی زازامان لەگەڵا، توێژەر و چالاکوانی سیاسی و ڕەجائی فاید، ئەندامی ئەنجومەنی مسر بۆ کاروباری دەرەوە. بەڕێز نورشان، من ئەمەوێ سەرەتا لە لای بەڕێستەوە دەست پێ بکەم، ئەگەر بکرێ باسێکی ئەم کەمپینەم بۆ بکەیت، چۆن پێک هاتووە و چۆن قەرار بڕیار درا کە ئەم کەمپینە پێک بێت و چۆن توانیتان کە لەسەر ئاستی جیهان کەمپینێکی لەو جۆرە پێک بهێنن. یعنی دەستپێکێ دەوێ ئەم دیار بکن کو کامپانیên ji بوی daxwaziya azadiya rêberê gelê Kurd Abdullah Öcalan ji roja hatiye girtin esîr İmraliyê de û heya roja îro kampanya daxwaza azadiyê nehatiye seknandin. Ev jî yek ji rêze kampaniyên ku hatine destpêkirin. Kampanya vê carê kampaniyekî hinekî cuda ye ji ber ku bi şeklekî hinekî nixwewî em ê dest pê bikin. Yani em dizanin ku azadiya rêber Apo ji boî gelê Kurd, ji boî gelê Rojhilata Navîn û ji boî bi giştî pirsgirêkên ku di Rojhilata Navîn de derketine, fikr û felsefeya rêber Apo çi qasî girîng e. û ev komploya ku li ser rêber Apo çêbûye bi navdewletî, yani komployekî navdewletî ye, ji bo wê jî divê di meselaya navdewletî de çareser bibe. Em dizanin kampanyayê ku hatine çêkirin çi qasî yani deng vedane di asta cîhanî de û di asta herêmî de. Kampanya hiştiye ku dostên gelê Kurd û dostên rêber Apo di dünyayê de hebin. Yani di astê fîlosofa da, di astê rewşenbîra da, di astê demokrata da, di astê em bêjin azadîxwazên cîhanê bi giştî gelek dostên rêber Apo çêbûne, gelek kes xwestine ku ew jî tevlî kampanya bibin. Ev kampanya ku niha dest pê bûye ji aliyê Komîteya Azadiya Rêber Apo ya Misrê de dest pê bûye. Yani hinek kesên rewşenbîr li Misrê biryar dane ku vê kampanyayê dest pê bikin û li hemû cîhanê bi awayekî elektronîk belav bikin. Kampanya wê bi awayekî ku çawa rêber Apo ev çend rojin di hindir İmraliyê de esîr hatiye girtin, li gorî ew qas roj wê wajo werin komkirin. Wajoyên daxwaza azadiya rêber Apo. Kesên ku wê wajo jî yani bidin serê kampanya rewşenbîrin, demokratin, azadîxwazin û kesên siyasetmedarên, yani ne ku her kese yani. Bi vî şeklî yani teqrîben hedef hatiye danîn ku zêdetirî 8000 îmzean jî wajo werin komkirin bi awayekî elektronîk. Ev kampanya dema hat serî wê çawa bibe wê ji boî neteweyên yekbûyî, ji boî Meclîsa Ewlekariya Ewropa, ji boî hemû konsolosên li Başûrê Kurdistanê û kesên pêwendîdar wê werin pêşkêşkirin
و بأويكي حقوقي لسرواري سكناندن وجبوي رايا قشتيجي و روجافكي تشيبكي جبركو ام دزانن روجافا داخواز آزادية ريبري قلي كرد روجافا هم آزادي خوازن هم جي قلي كرد هين در نكتيا و هر زندي بمينه دي خواستن كو اف كامبانيا جي وك ريزا كامبانياين هاتن دست بكرن هر بردوام بي و لسر بيا بي زندي بمينه دەست خۆش بێ هەر لەو قسەکانی تۆوە دەچمە لای پەیامێک لە شارستانیەتی فرعۆنیەوە لە وڵاتی نیڤرتیتی و میری شاعران ئەحمەد شەوقیەوە گوێبستی لە میسرەوە پەیامی دکتۆرە فرناز عەتیە دکتۆر لە بەشی زانستی سیاسی زانکۆی قاهرە دەبینین و دەگەڕێنەوە وڵاتان. السلام عليكم ورحمة الله وبركاته. سلاوتان لبێ فریاد عەتیە پسپۆڕی زانستە سیاسیەکان لە قاهیرەوە لە چوارچەوەی لێدوانەکانمان سەبارەت بە کەمپینی پشتگیریکردن لە ئازادیکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەوە تا ئەمڕۆ بەشداری دەکەین بۆ پشتگیریکردن لەم کەمپینە لە گۆشەنیگای بەندەوە ئەم هەڵمەتە هەڵمەتێکی نێودەوڵەتیە هەر لەبەر ئەوەش دەنگدانەوەیەکی زۆری دەبێ و کەسانێکی زۆر بە عەبدوڵڵا ئۆجەلان دەرهەستێنێ نەک تەنها لە سەراستی وڵاتانی عەرەبەوە یا لە سەرئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لە سەراستی تەواوی جیهان و هاوکات کێشەی کورد و ئامانجەکانی کورد و خەبات و هەوڵی گەلی کورد دەناسێنێ هەڵبەتە ئاشکرایە بۆ هەمووان بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان سمبولێکە لە سمبولەکانی خەباتی گەلی کورد و تێکۆشانی بەردەوامی کورد لە پێناو پەیامەکەدا ئێمە لەوە پێش لە چاوپێکەوتنێکی تردا لە سەرئاستی عەرەبی یا لەگەڵ کوردەکان ئەوەمان باس کرد کە بەداخەوە زۆر هەند زانیاریان سەبارەت بە کێشەی کورد نییە نازانن ئامانجەکانی کورد چین هەڵبەتە بوونی کەمپینێکی لەم جۆرە درۆکانی تورکیا ڕەت دەکاتەوە گوایە کورد چەند کۆمەڵەیەکن هەوڵی ئاژاوە و ئاشوب و تێکدانی ئاسایشی نەتەوەیی کۆمەڵەیەکی خۆجیاکەرەوەن و تیرۆریستن ئەمانەش هەموو درۆ بوختانن هیچ بنەمایەکی ڕاستیان نییە بوونی ئەم جۆرە هەڵمەتە وا دەبینم هەڵمەتێکی هۆشیارکردنەوەیە سەبارەت بە کێشەی کورد ئەمە خاڵی یەکەمە دووەمیش ئەمەیە کورد لە سایی یەک چتردا کۆ دەکاتەوە یەکگرتووی کورد پتەو دەکا هەڵبەتە خاڵی هاوبەشی نێوانیان دیاری دەکا هاوکات بە شێوەیەکی زۆر خزمەت بە کێشەکەیان دەگەێنێ لەلایەکی ترەوە کە باس لەم کەمپینە دەکەین دەبینین ئەم هەڵمەتە بۆ هۆشیاری و زانیاریە سەبارەت بە کێشەی کورد ئەوەش دووپات دەکا کە کورد سەرباری ئەو دەوڵەتانەی کە تیایدا دەژین و بە هیچ جۆرێک ڕکابەری ئەوان نین مەبەستی کورد پێکەوە ژیانی ئاشتی خوازانەیە ئەوە تا پرۆژەی تایبەت بە ئاسایش و ڕۆشنبیری و ئاشتی و پێکەوە ژیانە کە زادەی بیر و باوەڕەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە. بەڵێ دکتۆر حەکیم ئەمە پرسیاری ئەوە بکەم کە کەمپینێکی لەم جۆرە کە ڕۆشنبیران و کەسانی هزرمەند لە سەرانسەری جیهانەوە بەشداری تیا ئەکەن کەوابێم کەمپینە گەشتوتە چه ئاستێک و هەتا چەند سەرکەوتووە.
من هەر لە سەرەتای پێشەکەی خۆتەوە پێدەڵێم کە کاتێکە باس لەوەگەی کە شارستانێت لە ناوچەی ڕۆژهڵاتی ناوەڕاست، شارستانتی میزۆپۆتامیا و شارستانتی میسر، شارستانەتی ئێران، ئەمە پێمانەڵێ کە گەلانی ئەم ناوچە توانا و قابلیت و ئەوەی هەیە کە بتوانێت خۆی خەواندارەتی لە خۆی بکە. بەڵام ئەوەی کە ڕووی داوە دەرەنجامی ئەو ڕوانی نەبووە، ئەو شونازدانانە ئەو هەوێدانە بە ئێمە لەلایەن ڕۆژاوایەکان و بە ئێمە کە ئەوان ئێمەیان ناساندووە. یعنی ئەگەر سێری بکەین سەرەڵدانی جۆرێت لەم بیرکردنەوە لەلایەن بەڕێز ئۆجەلانەوە کە ئەویش ئەوەیە کە لە ناو خودی خەڵکی ڕۆژهڵاتی ناوەڕاستە لە دەرەوەی ئەو بیرانەی کە تا ئێستا ئەوەی ئەو مۆدرنەتەی سەرمایهداری چۆن دنیایەکی خوڵقانوە لە وەکو باست کرد هێنانە ئارای دەوڵەت نەتەوە، ئەڵبەتە کە ئەڵێن دەوڵەت نەتەوە جگە لە سڕینەوەی مافی نەتەوەکانتر لە ناو چوارچەوەی دەوڵەتێکا شتێکی ترمان پێ ناڵێ ئەگەر دوور قوڵ دراسێکی کەم و کورتیەکانی دەوڵەت نەتەوە بگەین. کەواتە ئەوەی بەڕێز ئۆجەلانی خستووەتە زیندانەوە بریتە لەو هەوڵەی بۆ گەلانی ڕۆژهڵاتی ناوەڕاست، چونکە زۆر جەخت لەسەر مێژوو قوڵایی مێژوو ئەکاتەوە کە ئەم ناوچە لە سەردەمانێکا خاوەندارەتی لە خۆی گرۆ لە سەردەمانێکا خاوەنی پرۆژە و پێکەوە ژیان و شارستانێت بووە. یعنی حتا ئەخیر سات ئێستا لەم ڕۆژانە لە میسری خاوەن شارستانێت کە ئەو هەواڵانە لێوە قسە ئەەکەن بینیمان هەر ڕۆژێک کە پارچێک لە سەرزەمینی ئەم خاکە هەڵەدەینەوە شارستانێتێکی نوێ دەرەکەوێت. ئەمە پێوانەڵێ ئێمە ئەتوانی خاوەندارەتی لە خۆمان بکەین. چۆن ئەم پرسیارە وەڵامەکەی لای بەڕێز ئۆجەلان داواتەوە ئەیشەوەی بریتە لە بری دەوڵەت نەتەوە پەرەپێدان بە ڕۆیایەکی تازە بۆ ژیان دۆستی کە ئەویش ئاراستەی نەتەوەی دیموکراتەواتە ئەوەی کە ئەوروپیەکان تای ساویستویانە بریتی بۆ لە لەتکردنی تۆ واتە لە لەتکردنی تۆ و لە بیرخستنی شارستانێت و بوونی ئەخلاقی تۆ بوونی مێژووی خۆت و سەپاندنی ڕوانینێکی ئەوروپیانە بە هەر شێوەیەک لە هەموو بوارەکانی ڕۆشنبیری و داگیرکاریەک ئەوەی کە بێڵەن غەزووی سەقافی بۆ ئەوە لە ئێمە لە ناو خودی ئەم کۆمەلگای دیموکراتیاک دواتریش پەلاوێشتن بۆ دروستکردنی کۆنفیدراسیۆنێکی دیموکراتی لە نێوان نەتەوەکانی دنیا پێمانەڵێن کە دەوڵەت نەتەوە چارەسەر نییە، بەڵکو دەوڵەت نەتەوە دەبینین لەبەر ئەوەی کە لە میسرێکا کە خاوەن ئەو شارستانی گەورەیە ئێستاش تۆوی ڕق و کینە ئەچێن لە نێوان قبتەکان و لە نێوان موسڵمانەکانە. لە عێراقی ئێمە تۆوی شیعە و سونە، تۆوی عەرەب کورد، لە ڕۆژاوای کوردستان، لە میسر، لە بڵێن لە سۆدان لە نێوانی مەسیحیەکان و موسڵمانەکانە، لە هەموو دنیای عەرەبیا لە نێوان ئیسرائیل و یەهودی و موسڵمانە. کەواتە ئەمە ئەگەر بەردەوامین لە شێوازی بەڕێوەبردننی دەوڵەت نەتەوە واتە ڕشتنی خوێنێکی بەردەوام. ئەم ڕووبارە خوێنە کە بەردەوامە لە ساڵی 48 لە نێوان فەڵەستینیەکان و ئیسرائیلەکانە بەردەوام بێ ئەگەر بازدانێت قەتیعەیەک لەگەڵ مێژووی ئەو سیاسەتە سەپێنراوەی بەسەرمانە، چکە بەڕاستی ئێمە دەزانین زەرع کراوە، ینی هەندێک ئەفکار و ئیدیا زەرع کراوە لە ناومانە بۆ لێکدابران. بنمونە ئەگەر سێرگەن ئیخوان موسلیمین لە ساڵی 20ەکانە کە دروستە بێت ئەم حرەکە ئیسلامی ئەزانین بۆ دروستە بێ و لە مێژووی قوڵی ئەم حرەکەتە ئێستاش ئەبینین لە تورکیا کە جارێکی تر دوای ئەوەی کەزانیان بزوتنەوەیەکی ئینسانی هەماهەنگیەک لە نێوان گەلانی ڕۆژهڵاتی ناوەڕاستە دروست بووە و بەڵگەیش ئەو کەمپین و بەیەکە کاری هاوبەشەی کە لە نێوان گەلانە ڕوەدا و ئەو پراکتیزەکردنی ڕوانینی بەڕێز ئۆجەلانە کە لە ڕۆژاوای کوردستانە ئەمە جارێکی تر ترسی خستوەتە دڵی یەک سەرانی دەوڵەت نەتەوەی ئەقلیمی کە دەوری کوردستانی داوە دوو مۆدرنیتەی سەرمایهداری بۆ خۆی لەم ڕوانینە ئەترسیە، چونکە ئەبینین تەنانەت کە تەنها سەیرێکی هەڵبژاردنەکانی ئەمریکا بکەین پێمانەڵێ کە ئەم شێوازی بەڕێوەبردننی سیستەمی عالەمیە لە بەردەمی پرسیارایە ئەگەر لە کاتی کۆتایی هێنا، بەڵام لە بەردەمی پرسیارایە بۆ چونکە هەڕەشەیە لەسەر ژینگە، هەڕەشەیە لەسەر ژن،
هەڕەشەیە لەسەر ڕەشپێس، هەڕەشەیە لەسەر تەواوی کەمە نەتەوایەتەکان. پێمان دەڵێ مرۆڤایەتی پێویستی بە دەرچوونە لەو شێوازی بەڕێوەبردنە کلاسیکەی کە هەبووە و ئەم شێوازی بەڕێوەبردنێک لە ڕەنگە زۆر قسەی لەسەر کرابێت تەنان لای کانت کاتێکە قسە لەسەر ئاشتی جیهانیەکە دواتریش ئەوروپیەکان لە قۆناغێکی پێشووترا دەرکیان بەمە کرد کە دەوڵەت نەتەوە بۆ خۆی لەناو خۆیان خۆی ئەمرێنێ هەر بۆیە پەنایان برد بۆ ئیتیحادی ئەوروپی و لە هەموو بوارەکان و کایەکانی ترا فراوانکردنی شێوازی بەڕێوەبردن و بەشداریکردنی گەلانی بڵێن ئەوروپا لە ناو موسساتی دەوڵەتی. بەڵام ئەمانە کە لای بەڕێزۆژان پێڵێن ریفۆرم واتە چارەسەری ڕێژەی نییە بەڵکو چارەسەر ئەوەیە کە بتوانین تەواوی کۆمەلگای بەشەری سوود لە تێزەکانی بەڕێز ئۆجەلان بگرین. بۆچی سوود لە تێزەکانی بەڕێز؟ چونکە هەتا ئێمە کورد هەبین لە ناو جەرگەی سێ چوار دەوڵەتا کە دوو دەوڵەتی عەرەبیە بەردەوام کاریگەری دەوڵەتانی ئیمپریالیزم یا ئەوەی کە بە مەفهومێکی کۆن پێڵێن ئیمپریالیزم یان بەرژەوەند خوازگان لە ڕوانینی ترام بۆ کاڵێ ئێمە پارێزگاری لە بیرە نەوتەکانەکەین، ئێمە ئەتوانن بەردەوام وەکو وەرەقەیە بەکارمان بۆ نائارامی و دەست بەسەراگرتنی و تێکچوونی ژیانی عەرەب لە هەموو بڵێن وڵاتانی عەرەبیە. بۆیە گرنگە هەماهەنگیە لە نێوان کورداوە سوود وەرگرتن لە تێزەکانی ئۆجۆلان و تەواوی ئەو بیرمەندانەی ترکە باس لە پێکۆژیان و ئاشتی گەلانەکەن ئەتوانین بڵێن ئەم کەمپینە بە جۆرێ لە جۆرەکان هەنگاوێکە کە پێمانەڵێ لە ناو عەرەبە ئەکادیمیست و ڕۆشنبیران دەرکیان بۆ کردووە کە کەسێکەیە وە زیندانیکردنی لەسەر بابەتێکی جینایی نییە و بابەتێکی تیرۆر نییە، بەڵکو ئەوەی هەیە کە ویستی زیندانیکردنی بیر و ڕایەکەیە کە هەوڵێکە بۆ پێکەوەشیانی گەلانی ناوچەکە. کەواتە گرنگە زۆر بە گرنگی سەری ئەم کەمپینانە بکەین و کەمپینی تریش پێش بووە و کەمپینی تریش هەبێت. بەڵێ هەر بۆ تەواوکردنی قسەکانی بەڕێزت ینی کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوین بێجگە لەو دوو پێکهاتە گەورەی کە کورد و عەرەبە تایە دەژی پێکهاتەی زۆر و هەمەڕەنگی تایە بەڵێ کە پرۆژەی فەیلسوفانی جیهانی وەکو ئاماژەت پێەیە مەشروعی یاخود پرۆژەی ئاشتی کانت. ئەلبەت ئەم پرۆژانە بۆ کۆمەڵگەی تا ئەسێک بۆ کۆمەڵگەی لیبرالی گونجاوترە وەکلەوەی کە بیرکەنەوە کە فعلەن مەشروعێکی ئاشتی پێک بهێنن کە بۆ سەرانسەری جیهان و ڕەچاوی کۆمەلگەکانی تر بکرێتیایە و بەدیلی ئەمە یاخود جێگرەوەی لێرەیە ئەو پرۆژەی ئاشتیەیە کە بەڕێز ئۆجەلان پێشکەشی کردووە. بەڵێ ئێستاش ئەچمە شارستانیەتی جوانی و فرعاینی و هەمەڕەنگی لە بەیروتی خۆراگر و ئازادەوە. دکتۆرە سۆفی زازا توێژەر و چالاکوانی سیاسی لە ڕێی سکای بە وەردەگرین. دکتۆرە سۆفی دکتۆر سۆفی ئێوارە باش سڵاوت لێبێ. سڵاوت لێبێ. ئەهلێن فیکی. سڵاو دکتۆرە سۆفی. دکتۆرە سۆفی ئەوەل شی ئەحب دەستپێک حەزەکەم بە خێراتنی بەڕێستان بکەم کە ئەمڕۆ میوانی بەرنامەکەمانی. زۆر سپاس دەکەین. هاوکات حەزەکەین ئامانجی بەشداریکردنتان بزانین سەبارەت بەم کەمپینە تایبەتە نێودەوڵەتیە بۆ ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان. لە ڕاستیدا ئێمە دەستمان کرد بە بزافێکی ئازادی خوازانی دیموکراتی بە مەبەستی ئازادی مرۆڤ. ئێمە دژ بە هەموو زیندانیکردنێکی سیاسین، بە تایبەتی ئەگەر ئەو مرۆڤە داوای ماف و شکۆمەندی خۆی و گەلەکەی بکات. بە تایبەتی ئەمڕۆ ئازادی و شەبەک نییە کە تەنها بەزارێکی بوترێ. ئازادی کردار و هەوڵی بۆ دەدەین و یەکسانی نێوان گەلان هیوای ئەمڕۆمانە.
طيب دكتورة صوفي، أود أيضا أن أسأل عن نظرتكم باشە دکتۆر سۆفی سەبارەت بە تێڕوانینی خۆتان بەبابەت و ئاستی ئافرەت لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەمڕۆ کە ئەو گرتەی ڕۆڵی ئافرەت لە ڕیزەکانی پارتی کرێکارانی کوردستاندا دەبین و هەموو جیهانی سەرقاڵ کردووە، بەڕێستان چۆن دەڕوانە ڕۆڵی چالاکی ئافرەت لە ناوچەکەدا؟ بێگومان گۆشەنیگای ژن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕاوە. ئەوە تا سەبارەت بە هەڵسوکەوتی ڕۆژانە بەشداریکردنی چالاکانی لە کاری سیاسی و خۆ لە قەرەدانی بڕیاری چارەنووسسازانە لە پێناو نیشتیمان و خانەوادەکانیاندا. ئەمڕۆ ژن زۆر گۆڕاوە بەراورد بە دوێنێ. جاگەر بمەوێ نمونەیەک بێنمەوە، ئەوە بێگومان دەبێت نمونەی ژنی کورد بێنمەوە کە هەڵسایە سەر پێ و دوژمنانی ڕسوا کرد و جەنگاو هێرشی کردە سەر داعشەکان لە خاکە داگیرکراوەکاندا بوو. بۆ پێشەنگێکی ژن و کیژانی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەوە تا ژنانی کورد بوونە نمونەیەکی پێشەنگ. ئەلبەتە جەنگاو خەباتی کرد و کاری کرد و پەندنگای کردەوە بۆ چالاکوانێکی ڕاستەقینەی کۆمەڵایەتی. بێگومان ئەمڕۆ ژنی کورد جیاوازن لە ژنانی پێشوو. ئەمڕۆ ژنانی کورد پێشەنگی ژنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن. ئەمڕۆ دیارترین ژنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، چونکە تەنها هەوڵ نادات بەڵکو جەنگاو خەباتی کرد لە پێناو گەڕانەوەی مافدا کە داهێنانی دەوڵەتی کوردە. دکتۆرە سۆفی زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەم بەرنامەیەدا. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بەڕێز نوولشان، من ئەمەیە بگەڕێمەوە بۆ لای بەڕێزت، ئەمێ پرسیاری ئەوە بکەم لەسەر پرۆسەی ئاشتی کە وەک ئەزانین ئەو پرۆسەیە کە بەڕێز ئۆجەلان لە زیندانەوە چەند ساڵێکە کاری لەسەرەکە. ئەمڕۆ ئەم پرۆسەیە لە ڕۆژهەڵاتی ناوینە چۆن دەبینەوە تایبەتتر لە ڕۆژهەڵات و باکووری سووریا ئەمڕۆ بە چ ڕەنگێکە؟ سەرەتایی دەبێت ئەم زانبن یعنی ڕێبەر ئۆجەلان نە ڕێبەرێکی نورمالە، یعنی نە ئەم بێژن مجرد سەرۆکێکی پارتیەکێ ئانجی ئەم بێژن سەرۆکێک گەلێکیە ئانجی ینی پۆستێکی سیاسی هەیە. دەبێت ئەم باش زانبن و ڕێبەر ئۆجەلان فەیلسوفێکی بۆ تەوریەکی زۆر گەورە ji بووی ڕۆژهەڵاتی ناوین و هەموو جیهانê pêşkêş dike. Yani di astê fîlosofên mufekirên cîhanî yên ku dunya bi tewriyên xwe guhertine yan jî merheleyekî berî felsefê wan heye û piştî felsefê wan merhele heye. Ji bo wê jî yani ew tewriya Rêber Öcalan tewriyekî wisa dibêje pirsgirêka rojhilata navîn ya gelan ya ku nahêlê azadî wekhevî û edaleta civakî pêkwerê û her dibe sedemê şerrên navxwayî çê dibin û şerrên cîhanî çê dibin û her yani pirsgirêkên bunyewî di hundir rojhilata navîn da çareser nabin. Pirsgirêk çi ye? Pirsgirêk dewleta netewî ye. Dewlel qewmî ye. Li gorî vê pirsgirêkê di hundir wê da winda bûye û wê di hundir wê da di hundir çareserkirina wê da wê pirsgirêka rojhilata navîn çareser bibe. Wê gel bi giştî civak azad bibin, wê jîngeh azad bibe, wê pirsgirêka jin çareser bibe û her jiyanekî aştiyane û bi edalet wê ava bibe. Ji bo wê jî yani ev tewrî di rojhilata navîn da êdî giştiye astekê ku rojhilata navîn rewşekî zor xirab jiyan dike. Her roj şer e,
هر روز کشتنه، هر روز خوین درجه، هر روز کو دیکتاتوریزم ده هندر رجالات ناوین دا خفره دکه مینا کویجی دولت ترکه یعنی نها دولت ترک با آوایی که آشکره دخوازی سروری خواه یا دیکتاتوری لسر حمو ولات رجالات ناوین به تمامی چه بکه یعنی چه آوایی که راستو خود چه آوایی که وشارتی به وی شکلی دکه و نه تنه دولت ترک یعنی هر هگمونی جهان جی و هگمونی هرمی جی به وی آوایی دکن جبوی ویجی توریا ریبر اپو هاتیه جبوی چاره سرکرن وان پرسگریکان پرسگریکن بنیوی ین جیانه بخوا ین آواکرن جیان آزاد پرسگریک چاره سر ببین کو آواکرن جیان آزاد پیکواره دهندر روجاوای کردستان دا نمونه یک هات آواکرن نمونه ای که وک ام دکارن بیجن وک چروسکه که آنجی بزره که کو اف بزره دمه ببه یعنی نمو پیرا چه ببه دارک جبوی رجلات ناوین بگشتی و بکار به مدل کی آوا بکه نه ام دزانن باکور رجلات سوریه آنجی رجاوای کردستانه اف بو زیده 10 سالن پروژه یک پیشکش کریه پروژه کی جیان دکه یعنی لسر عرضه پیکاتیه کو بی دولتا نتوی حمو گل به هفره پیکاتین کو ده هرم ده جیان دکن با آوائی که دیروکی پیکاته هنه یعنی کرد و عرب و سوریان و ارمن و چچن و کلدان به هفره دیروکی انجیان دکن یعنی تو نکاری وانا جه هفته پرچه بکه تو نکاری سینورا دناورا واندا چه بکه ذاتن سینور جیست آوائی که سینور یعنی بدستان هاتنه چه کرن سایکس بیکو چه کریه سینور وضعینه یعنی گرتوی مثلا چاره سر نکی وی هر شر بردوام به در رجاوای کردستان و سیستم باکور رجالات سوریه بیکو دولت هبه بیکو دستهلاتداری هبه بیکو هنک جبر هنک دا بفکرن و سیستم کی وکهف عدالت جبوی کو دموکراسی راست پیکوره پروژه کاتی آوا کرن هر چندین او پروژه هین کماسین خواهنه هر چندین توریا ریبر و جلان سدی سد لسر عرده پیک نهات بجی لبله مدلک هاتیه آوا کرن مدلکی کو جیهان بگشتی جعوی خلوه مدلیه یعنی مثلا ام بیجن مدلکی نغریبه جی دنیای جی لدولت رجاوایی اف مدل يعني پیک هاتیه مثلا مناكي وي سويدا سويسرا يكيتيا اوروبا جلك ولات خواستنك بأوايكي وكهاف عدالات بيك يعني بيك هاتن نتوا ورن جلهاف بهاف رجيان بكن الدولات رجاوي بأوايكي امنا بجن عيني توريا ريبر وجلانا لبالي اللي وي موديلي جيانك هاتيا آواكرن و دولت زور پیشکتی هاتنا چکرن چما لرجالات ناوین جي اف چه نبه چما لرجالات ناوین يعني رونسانسكي رجالاتي ناي آواكرن اشتا اف يعني فكري ريبر ابو اساس دسبيكا رونسانسا نهضيكي شرقي ده هندر رجالات ناوین دوري چکرن نمونه اوی راستیج روجاوای کردستانه ده هندر روجاوای کردستان ده همو گل به هفره پیک هاته جیان دکن به هفره قرار دستینن ده سیستما کومین ده ام بیجن کومین جبوی کو ریوبری خواجهی وری آوا کرن اساس دیکتاتوری و دستهلاتداری و سروری چاوا چه دبه دمی مرکزی دبه یعنی قرار مرکزی تستاندن و همو گل جی دبه قاعده کی وک يعني وك سيستمك قطيع تي افاكركو هر طبقيات هيا هر شريحتك دسوريا خال لسر شريحه كتشيدك لي بالي د سيستم كومين ده ده هندر رجاوای کردستان ده گشتی آستکی کو ریوبرین خواجهی بریار جیانا خود ددن بریار تندرستی ددن بریار آبوری ددن بریار جواکی ددن پرس گریکن خوی ناف خوی بخوا چاره سر دکن بی کو محتاجی دولت مرکزی ببن و بوی آوایی چه بویا یعنی هرم آوا بویا لیبل نه وک ما گوتیه در رجاوای کردستان ده زور تی خواستن کو اف سیستم هین جیانی ببه هین توریا ریبر و جلان یکو بدتای نوین زراف
شیروڤکریە دو پارێزنامەیان خۆ de زۆر شیروڤکریە هینە mijarê têkoşînê ye ji ber ku di rojhilata navîn de cara yekê ye tiştekî wisa çê dibe yanî modelekî derveyî modela netew dewlet derveyî modela em bêjin mesela li Sûriye el Cumhuriye el Arabiye Sûriye Cumhuriye el Arabiye Sûriye li Sûriye hatiye avakirin lê belê gelek gel û netewe dir Sûriye de jiyan dikin. تەنها تعبیر لە نەتەوەی عەرەب بکات. Belê yanî çawa bibe mesela li ser nasnameyê Kurda bêje ev Erebe hebûnê wî înkar bike wicudiyê wî ji dunyayê ji holê rabike ev pirsgirêkekî bunyewî ye divê warê çareserkirin ji bo wê jî fikr û felsefê rêber apo yanî di ku da winda bûye di wir de dibîne wek kilîtekî ku te çawa li ku winda kiriye divê tu li wir bibîne di dewleta neteweya da hat windakirin wê di konfederalîzma demokratîk de jî warê çareserkirin yani mesela sistema rêveberiya xweser sistema em dibêjin ki em ne infîsalî ne yani her em wisa dibêjin rêveberiya xweser ya Bakur Rojhilatê Sûriye ئەوە تۆمەتێکە ببوورە قسەکانیش پێ بڕمەوە تۆمەتێکە خراوتە پاڵ نەتەوەی کورد لە هەموو پارچەکانی کوردستان یعنی لە عێراقیش هەر ئەیانوت کە کورد انفیساڵیە بله يعني اساس انفصاليات جي ام بيجن يعني ما فكي قال كرده كو بخوا افاكرنا دولتك بخوازي اف جدا يعني ما في هر قالك كو مصير خو تحديدي بكي اللي بالي فكر وفلسفه ريبر اوجلان اساس بافاكرنا دولتي را چارسر نابي يعني چارسريه د افاكرنا دولتك كردي دا نابيني جبركو ام بيجن دولتك كردية ما بأوايكي مستقل يجي خواسر هات آواكرن دي سوي طبقة واري آواكرن جبركو سيستم أو سيستم الدولتي سيستم طبقية سيستم الدولتي سيستم تشقص جدا سلادارية براوي سيستم بخد سلادارة جبوي ويجي فكر وفلسفة الريبر وجلان نب انفصاليات رايا بريفبرية خواسر يا ديمقراطيك رايا بلا دولة هبه بلا مركز هبه بلا دولة يعني رولا مركز قلس به بلا تقاس مثلا بيجي نظرية المركز والأطراف نظرية المركز والأطراف بيجي تقاس مركز تقاس طرف بهيزبو خو بخوا ريفابر برسگریکی خو بخوا چاره سرکر بخوا فینانسکر ج چاندنی خو مثلا خواردنی خو آماده کر و هر تشتی خو بخوا چیکر طرف بهیز بو مرکز بخوا قلس دبه لبلی هيا يعني علاقتك دنافبر الطرف ومركز ده علاقتك آزادة علاقتك دان وستاندنية نا علاقتك عبد وسيدة يعني اف ديالكتيك السيد وعبد جهولي رادبه جبوي ويجي ام دبيجن يعني مثلا مش دولة سوريا اشكر دبيجن ام نا انفصالي ام ناخذ جغرافيا سوريا بقتن لبالي ام دخازن الجغرافيا كي آزاد جیان بکن. بله امش هیواخوازین با پراکتیزکردنی ام مدل ل پیکوژیان و حکمرانی ل سرانسری جهانا پیک بهنره. بله برزان استاش اچینا شهرستانیتی میزوپوتامیا ل ولاتی پیکوژیان و فرنتوایی و لعراق و تایبت لشاری 1001 شو لپایتختی بەغدای خۆشەویستەوە گوێبیستی پەیامی دکتۆر جواد بەیازی مێژولوس دەبین و دەگەڕینەوە. لا شك أن المناضل الكبير بێگومان تێکۆشەری مەزن عەبدوڵڵا ئۆجەلان بە کەسایەتیەکی بیرمەند و زانستخواز و سیاسەتمەدار دەئەندرێت کە دەستیاوی هەیە بەسەر تیۆرەکانی چارەسەری بارودۆخی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بافرە پێکاتە نەتەوایەتی و ئەسەنی و ئاینی جۆراوجۆر ناسراوە. ئەوەتە زیندانیکردنی بیر و هێزە زیندانیکردنی ئەو کەسایەتیە سوکایەتیکردنە بە لێکۆڵەر و بیردۆزانی زانستەکانی زانیاری. لە ئەنجامدا و لەم بۆچوونەوە ئێمە هەوڵ دەدەین لە ڕێگەی ئەم بانگەوازەوە کە ئاڕاستەی جیهانی شارستانیەتی دەکەین و داوای ئازادکردنی دەکەین
العلاقة العربية الكردية على أساس ئەو پیاوە دەڕوانە پێپەیوەندی نێوان کورد و عەرەب لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و پێکەوە ژیان هاوکات وای بۆ دەچێت کورد نزیکە لە عەرەبەوە عەرەبیش بە هەمان شێوە لە میانی ئەو لێکۆڵنەوانی کە لە بەرچاون ژمارێکی زۆر بیرۆڕاو بۆ چوونی خستووەتە ڕوو کە کێشەیەکی گرنگی درێژخایەن چارەسەر دەکات لە بریاندانی دەوڵەتی نەتەوایەتی و دەوڵەتی ئاینی لە ئەنجامدا وای لێدەڕوانم کە ئەوە زیندانیکردنی بیر و باوەڕە و ڕای ئازادە کە داوە یەکسانی و ئازادی ڕاددەکات هەڵبەتە ئەمەش ڕێبازێکی پێچەوانی ئەوەیە کە تورکیا کردوێتی ما تقوم به تركيا الآن بە زیندانیکردنی هەروها ئەو هەڵمەتا ڕژبگیری دژ بە ڕۆژنامە نووسان لە تەواوی دەوڵەت ئەنجامی دەدات. مێدەوارم ئەم ڕایەمان بە هەند وەربگیرێ و ئەو پیاوە ئازاد بکرێت تەنانەت هێرشی دڕندانی زیندانیکردنی خاوەنی ڕای ئازاد و یەکسانی ئازادی. زۆر سپاس دەگەڕێمەوە لای دکتۆر حەکیم. دکتۆر دەوڵەتی تورکیا دەستی وەردان ئەکات لە ناوچەکە لە سووریا لە عێراق لە لیبیا پەیوەندی لەگەڵ قەتەر بەهێزەکات ینی گەشتۆتە تەنانەت گەشتۆتە سنووری ئازەربێجان ینی ئەم دەستێوەردانە ئێوە چۆن ئەبینن و ئامانجی دەوڵەتی تورک لەمە چییە ینی بەتەمایەوەیە کە لە داهاتووە پلانی بۆ استراتیژی لە ناوچەکەیە چییە؟ تورکیا نەیشادەتۆ لەوەی کە بە تایبەتی ئێستا ناکرێ بڵێن تورکیا بەڕاستی چووکە گەلانی تورکیا لەژێ ستەمکاری کەسێکان ناوی ئەردۆغانە یعنی ئەوەی کە ئەڵێن تورکیا غەدرێکە لە تورکە کرێت لە تورک چونکە دەزانین ڕۆژانە دەیان و سەدان چالاکی مەدەنی ڕۆژنامە نووس کەسانی ئازادی خواز لە تورکیا جگە لە کورد دەخرێنە زیندانەکان و ستەمکاریان لێکرێت کەواتەوەی هەیە لە ناو قۆسێکا دیاردەیەکە ئەردۆغانیزمە دیاردەیەکە کە چۆن هێتلەر ینی شەبهاندنێکی مێژووە خەونی هێتلەر چی بوو خەونی ئەردۆغان هەمان خەونە نەیشادۆتۆ کە ئومێدی ئەوەیە کە بگەڕێتەوە بۆ سەر میساقی میلی و میساقی میلیش هەمومان نەزانی کە بریتە لەو چوارچێوە جوگرافیای کە لە زەما دەوڵەتی عوسمانی و دوای ئەوەی کە اتفاقی سایکس بیکۆ شەڕی جیهانی یەکەم و بڵێن یەکەم و دووەم ئەوە دەوڵەتەی لە توپەت کرد دەوڵەتی عوسمانی لە توپەت کرد ئومێدی گەڕانەوەیە بۆ ئەو جوغرافیا پان و بەرینە بۆ بەڵگەشمان ینی ئەوەی تا قۆناغی پێش دەستیوەدانەکانی لە لیبیا و لە ئازربایجان و لە دەریای ناوەڕاست پێش ئەمە ئەگەر کورد هەرچی هاوارمانە کرد هەرچی بانگەشەمانە کرد کە ئەم ئینسانە دەرچووە لە سنووری ئەخلاقی لە تەنانەت لە سنووری یاسای نێودەوڵەتی ئەوەی کە خۆیان ئیدعایەکەن و لە سیستەمی عالەمی پەلهاوێشتێکی مەترسیداری هەیە ئامانجی قڕکردنی میلەتێکە کە کووردە ئەوە ئەو پەلاوێشتانەی دوایی بۆ ڕووی گیان و بۆ ڕووی نەتەوەی عەرەب دەرکەوت کە پاوانخوازەکانی مەترسیدارە و کۆتا قسەی وەزیری ناوخۆیان بوو و غەڵە نەم وەزیری دەروان بوو دەڵێ ئێمە لە هەرکوێ قەتەی خوێنمان ڕشتە شوێنە خاکی ئەمەیە کەواتە خوێندنەوەیەک بۆ سایکۆلۆژیای ئەم مرۆڤە بکرێت کە ئەردۆغانە پێمان دەڵێ مەترسێکی گەورە هەیە ئەمیش دوو لێکدانەوەیە کە هەموو پێوەرەکان هەموو شرۆڤە و لێکدانەوەکان پێمان دەڵێن لە ناو تورکیا ئەردۆغان لە تەنگەژەیەکی سیاسی قوڵایە و لە ڕووی ئابووری و تێکشکانێکی گەورەی بەدەستبین واتە ئێستا پارتە ئۆپۆزیۆنەکان پیانەڵێن دوو سێ پارت هەر بەو نەسەڵێن ئەگەر ئەردۆغان بڕات بەڵام تورکیا ئەمێنێتەوە کەواتە مان و نەمانی ئەردۆغان کاتیە چونکە لە ناوە پێگەیەکی وای نەماوە تەواوی گەلانی تورکیا بێزار بوون ئابوووریەکەی شکستی خواردووە کەواتە خەونی ئەردۆغان خەونێکە
ئومێدی ئەکات هەوڵی بۆ ئەدا بەڵام گرنگەوەیە کە هەموو گەلانی ناوچەکە دەرک بۆ بکەن کە مەترسی ئەردۆغان مەترسیەک نییە تەنها لەسەر نەتەوەی کورد بەڵکو مەترسیە لەگەڵ تەواوی جیهان ینی زۆری دەوڵەتانی ئەوروپا بە ماکرۆن لە ئەو گرژیانەی کە لە ماوەی دوایە لە نێوان ماکرۆن بەوەی کە بەڕاستی نوێنەرایەتی سیاسی و ئیدئۆلۆژی ئەوروپاکە دەرکی بەو مەترسیە گەورە کردووە کە تورکیا ئامانجی چییە ینی ئامانجی پێچوانە ینی بەڕاستی بە ئاشراوتی کەەوە ینی داڵدەی تیرۆرەدا و هاوکاری تیرۆری زمەدا لە و فعلەن هەڕەشەکانی ئەردۆغان چەند جارێک کە هەڕەشەی کردو توێتی ئێمە نایاڵین یا بەوەیە کە بە ئاوارەکە بڵێن ئەو کەس ئاوارەکان ینی دەرگای سنوورەکان کاتەوە واتە بەبەسیوە هەڕەشەیە لەسەر ئەوروپا و لە لایەکی تریشەوە بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ قەتەر و چەندین دەوڵەتی تراویستی شێواندنی ئەوروپا نەکەتەنها ڕۆژەڵاتنا بۆیە گرنگە بزانین کە خەونی ئەردۆغان خەونێکی مەترسیداری هیتلەریە. بەڵێ هەر لەم ماوەیەشە ینی هەر لە فەڕەنسا و لە ئەڵمانیاش چەند گروپێکی بە بڕیاری فەرمی ئەو دەوڵەتانە چەند گروپێکی ئیسلامی کە تورکیا دروستی کردبوو لە وڵاتانە هەڵوەشارەوە بەڵێ ئەلبەتە لە مێژوش ئێمەش ئەومان بینیوە کە ئەو دەوڵەتانەی تەوەسوعەکەن لە ناوچەکەوە دەستێوەردان ئەکەن لە وڵاتانی دراوسەیە ینی ڕوونە کۆتایی ئەو وڵاتە چی ئەبێت یاخود ئەو سیستەمە سیاسی ئەو وڵاتە چی ئەبێت. زۆر سپاس دکتۆر. ئێستاش لە وڵاتی شامەوە لە وڵاتی بەرهەڵسکاری دش بە داگیرکاری فەڕەنسی لە وڵاتی هێزەکانی سووریای دیموکراتەوە پەیامی حەمدان ئەلعەمید جێگیری هاوسەرۆکایەتی خۆبەڕێبەراتی دیموکراتی باکووری سووریا دەبینین و دەگەڕینەوە. فإننا في شمال وشرق سوريا عربا وكردا سريان وآشوريين وتركمان وشركس وكافة المكونات وكافة المعتقدات الإثنية والدينية نعلن تضامننا مع اليوم العالمي لحرية القائد أوجلان في تاريخ 10/10/2020 فإننا نناشد جميع المكونات وكافة أحرار العالم ونناشد الأمم المتحدة ومنظمة حقوق الإنسان والمجتمع المدني وكافة المنظمات الأممية لمتابعة وضع القائد أوجلان وكما نناشدهم أيضا بوضع حد وإنهاء الاحتلال التركي لشمال وشرق سوريا. وإن الدولة التركية العثمانية الجديدة تريد بسط سيطرتها على الشرق الأوسط أجمع وهذا ما تطرق إليه وطرحه رئيس حزب العدالة والتنمية في إحدى خطاباته مؤكدا إن التاريخ العثماني هو من يخوله باحتلال الأراضي في سوريا والعراق وفلسطين وليبيا وكافة الشرق الأوسط. لذا مرة أخرى نناشد كافة أحرار العالم وكافة المنظمات الأممية ومنظمات حقوق الإنسان والمجتمع المدني بالضغط على تركيا من أجل حرية القائد مفكر وفيلسوف الأمة الديمقراطية عبد الله أوجلان وأن يكون حرا طليقا مثل ما كان قبله نيلسون مانديلا. بەڵێ بینەران ئێستاش دەچینە لای سکایپ لە مصرەوە دکتۆر ڕەجائی فاید ئەندامی ئەنجومەنی مصری بۆ کاروباری دەرەوە. دکتۆر ڕەجائی ڕەجائی ئێوارە باش. دکتۆر لە سەرەتادا سوپاسی بەشداریکردن دەکەین لەگەڵماندا. دەمەوێت پرسیاری ئەوە بکەین سەبارەت بە ئامانجی بەشداریکردنتان لەم کەمپینە نێودەوڵەتیەدا. أمر طبيعي أن أشارك في مثل تلك الحملة. ئاساییە لەو جۆرە کەمپینەدا بەشداری بکەم. ئەوەتا لەسەر بنەمای ئەوەی ساڵی 1999 کتێبێکم نووسی بە ناونیشانی ئۆجەلان سەرکردە و پێیام. ما حدث بشأن هذا البطل بۆ بۆنەوە کە لە ئاست ئەم پاڵەوانە ڕوویدا لە نایرۆبی کینیا دەست بەسەر کرا. بعد رحلة اختفاء طويلة في ذلك الحين
لم تكن القضية الكردية بهذا الزخم پاش ئەو گەشتە دوور و درێژەی لەو کاتەدا کێشەی کورد بەو شێوەیەی ئەمڕۆ نەبوو، بەڵکو بە پێچەوانەوە ئاڵۆز و ناڕوون بوو لە عەقڵی عەرەبدا و چەندین گرفت چواردەوری دەدا. پرۆسەی زیندانیکردنی عەبدوڵڵا ئۆجلان توانایەکی ڕاستەقینەی دا بە تەواوی بزوتنەوەی کورد. هەر بۆیە دەمانبینی کە کێشەی کورد لە تورکیا و سووریا و عێراق و ئێران بوونی هەیە. في نفس الوقت سبب تأليفي لهذا الكتاب وهو كان أول لە هەمان کاتدا هۆکاری دانانی ئەو پەرتووکەم کە یەکەم هەوڵدانە لەسەر ئاستی عەرەب باسی ئەو کێشەیە بکات. كان سبب هذا التأليف هۆکاری ئەوەش وەک تاکێکی میسری هەستم بە تاوان دەکرد، هەڵبەتە لەسەر بنەمای ئەوەی کە هەنگاوی یەکەم دژ بە عەبدوڵڵا ئۆجلان و الذي يمثله كانت قد بدأت بمبادرة من رئيس مصر الأسبق ئەو ڕەوتە نوێنەرایەتی دەکات دەستپێشخەرێکەی حوسنی موبارەکی سەرۆکی پێشووی مسر بوو. کاتێک نێوەندگێری کرد لە نێوان تورکیا و وڵاتێک لە ئەنجامدا بووە هۆی فشارخستنە سەر شەڕڤانانی پارتی کرێکارانی کوردستان لە تورکیا و لوبنان و داخستنی هەموو نووسنگەکانیان. فكان اشتراكي مع الصديق العزيز المهندس عبدان رئيس الحزب الاشتراكي المصري هەر بۆیە پەیوەندیم بە هاوڕێی خۆشەویستم کرد و ئەم کتێبەم نووسی. أن هناك دعوة عالمية للإفراج ئەلبەتە داواکاریەکی نێودەوڵەتی لە ئارادا بوو بۆ ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجلان، هەر بۆیە شتێکی ئاسایی بوو کە بەشداری لەم کەمپینەدا بکەم. تەنانەت ئاسایی بوو لەبەرەی پێشەوەدا بم. باوەری خۆم سازاندنێک لە نێوان بەندە و هەندێک هاوڕێی میسریم پەیدا بوو بۆ ئەوەی لێژنەیەکی میسری پێک بێنین و کار بۆ ئازادکردنی بکەین. دکتۆر ڕەجایی گەرگوێت لە منە ئەمڕۆ لەگەڵ بەرفراوانبوونی بیرۆکەی نەتەوە دیموکراتی لە جیهاندا چۆن ئەم پرۆژەیە ئەبینی؟ چۆن ئەم پرۆژەیە ئەبینی؟ ڕۆڵەکانی میسر چۆن دەڕوانە پرۆژەی نەتەوەی دیموکراتی بۆ گەلان و نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ تحدثت كثيرا في هذه المسألة. زۆر لەم بابەتە دواوم. پرۆژەی نەتەوەی دیموکراتی کە بەهۆیەوە داوا دەکەین لە پرۆژەی دەوڵەتی هاوڵاتی نزیک بکەینەوە. کە نزیکیەک هەیە لە نێوان هەردوو بیرۆکەدا، دەوڵەتی هاوڵاتی کە هاوڵاتی لە دەوڵەتدا ماف و ئەرکی هەیە، ئەوەی سەرپێچی بکات دەکەوێتە ژێرسایی یاساوە. هیچ جیاوازیەک لە نێوان تاکێک و تاکێکی تردا نییە. ئەوە تا داڕشتنی دیموکراتی دەشێ هاوشێوەی هەبێ لە نێوان هەردوو بیرۆکەدا. زۆر بانگوازم کردووە و بەردەوام بۆ دابینکردنی وتوێژی ڕاستەقینە لە نێوان هەردوو بیرۆکەدا تا لە یەک نزیک دەبنە و بەرژۆندی ناوچەکە دەستەبەر دەبێت. ئەوە تا پرۆژەی نەتەوەیی و دیموکراتی و پرۆژەی دەوڵەتی هاوڵاتی زۆر لایەنی لێکچوونیان لە نێوانیاندا هەیە، هەروەها زۆر جیاوازیش لە نێوانیاندا هەیە. بەڵام باوەڕم وایە وتوێژ لە نێوان هەردوو پرۆژەدا ئەگەری هەیە پردێک لە نێوانیاندا بنیاد بنرێ. لە ئەنجامدا دەتوانین ڕێک بکەوین لەسەر شتە چەسپاوەکانیان. سوپاس دکتۆر. سوپاس دکتۆر ڕەجایی. زۆر سوپاس. زۆر سوپاس. بەڵێ بەڕێزان ئێستاش دەگەڕێینەوە بۆ عێراق
گوێبیستی پەیامێک ئەبین لەلایەن ئەسعد العبادی چالاکوانی سیاسی. نحاول مشاركتي في سەبارەت بە بەشداریکردنم لە کەمپینی ئازادکردنی سەرکردە عەبدوڵڵا ئۆجالان. هیچ گومان نییە و ئەمەش گوزارشتە لە زەمیری ئازادی خوازان. لەم ناوچەیەدا و گوزارشتە لە هاوکاریکردنی هەستی گەلی کورد کە بە هەموو توانا و شێوازێک هەوڵی ئەوە دات کە ستەملێکردنی سەرکردە عەبدوڵڵا ئۆجالان بناسێنێ کە سمبولێکی نەتەوەیی کووردە. بەڵام سەبارەت بەوەی کە بۆچی خودی خۆم کار دەکەم لە ڕاستیدا وەڵامەکەی ئەوەیە کە بەندە باوەڕی بەوەیە ئازادی سەرکردە عەبدوڵڵا ئۆجالان هاوشانی ئاشتیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەوە تا ئازادی ئەم سەرکردەیە ڕەنگدانەوەی دەبێت بەسەر دابینکردنی ئاشتی لە عێراق و سووریا هەموو دەوڵەتانی دراوسێ، چونکە ئەو سەرکردەیە کاریگەری خۆی هەیە بەسەر گەلەکەیەوە مریدانی کە هەوڵ دەدەن ئەو ئازادیە دەستەبەر بکەن. سەبارەت بە پرۆژەکەی سەرکردە عەبدوڵڵا ئۆجالان پەیوەستە بە پەیوەندیەکانی نێوان کورد و عەرەب، پرۆژەیەکی گەشەکردووی پێشکەوتووە. مژدەی خێر دێنێ گەر بە شێوەیەکی ئەرێنی لێک نزیک بوونەوە بە باشی و بەندەکانی و ناوەڕۆکی ئەم پرۆژە گەورەیە بێگومان ڕەنگدانەوەی دەبێ بەسەر ئاشتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. سەبارەت بە ئامانجەکانی دەوڵەتی تورکیا لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست بەداخەوە ئامانجی گومان لێکراون و مایەی گومانن، چونکە سنووری پەیوەندیەکانی دراوسێتی باشی لەگەڵ دەوڵەتانی دراوسەیدا بەزاندووە. لە ڕووی دەستێوەردانی بێ لە کاروباری ناوخۆیی عێراق و هەرێمایەتی، بەڵکو زیاتری شەڕەشە لە ئاسایشی قوڵی دەریایی ناوەڕاستی سپی و ئاسایشی دەوڵەتی سەروی ئەفریقا دەکات. وابزانم پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ دەوڵەتانی دراوسێدا باش نییە، هەر بۆیە داوای لێکراوە کە بە پەیوەندیەکانیدا بچێتەوە، چونکە گرنگە و ڕەنگدانەوەی دەبێ بەسەر تەواوی کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئێمە زۆر پێویستمان بە پەیوەندی هەرێمایەتی هاوسەنگ هەیە کە لەسەر بنەمای ڕێزگرتنی هاوبەش و ڕێزگرتنی لە گەلانی ناوچەکە بێ. بەڵێ سپاس لە پەیام و لە بەشداری هەموو هەواڵانمان لە وڵاتە عەرەبیەکان و لە سەرانسەری جیهانەوە. بەڕێز نورشان، من ئەمەوێ قسەی کۆتایی لە بەڕێزت وەرگرم لە ماوەی دەقەیەکە. یعنی داویدام دکارن بێژن حملەیە ji bo daxwaza rêber Apo ev hemleyekî wek gavekî ji bo hemû hemleyên ku werin çêkirin û berê hatibûn çêkirin divê dengên Kurda û dengên azadîxwaza û dostên Kurda nesekinin. Her li ser piya bin, her daxwaza azadiya rêber Ocalan bikin ji ber ku kilîta çareseriya pirsgirêkên rojhilata navîn û yên cîhanê azadiya fikrê serokatiye û azadiya wî fîzîkî ye. Yani em dizanin ku rêber Apo azad e, niha jî azad e. Wek fikir hatiye belavkirin û dest pêkiriye wê belav jî bibe. Ji bo wê jî yê ku bindestin, yê ku di zindanê de ne gelên rojhilata navîn bixwane, zindanekî servekir ye. Ji bo wê jî em niha daxwaza azadiya fîzîkî ya rêber Apo dikin ji bo ku bibe destpêka çareserkirina pirsgirêka bi giştî. Ev yek yani em hemû rewşenbîrên cîhanê, hemû azadîxwazan, hemû siyasetmedaran dawetî ku beşdarî vê hemlê bibin û bi awayekî ne tenê beşdarî vê hemlê bibin ku wajo bikin. Beşdar bibin ku fikrê rêber Apo nas bikin, bixwînin. Yani ji bo ku jiyana xwe jî biguherin, paraznameyên rêber Apo bixwînin û bidin jiyan kirin.
يعني اف دخوازه ماش بو حمو كسن دبيجن لسر خو دبيجن كو ام مروفن ام ازادي خوازن ام اشتيا جهاني دخوازن ام دعوتي واندكن زۆر سپاس بەڕێز نورشان حسێن نوێنەری بەڕێوەبەرایەتی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە هەرێمی کوردستان. زۆر سپاس. دکتۆر حەکیم پەیامی بەڕێزت لە کۆتاییە. پەیامی من وەکو کەسێکی سربەخۆ وە کە ئێستا ئەندامی کۆمیتەی ئازادی ئۆجەڵانم و کەسێکم ساڵێک لە زیندانەکانە مامەتەوە پێمان ئەڵەیە کە بەرگریکردن لە بەڕێز ئۆجەلان بەرگریکردن لە ئازادی هیچ پەیوەندی بۆ نییە کە مەسەرکردەی پاتێکی سیاسیە یا نوێنەراتی تەنها گەلێکە بەڵکو مرۆڤێکە کە لەسەر تێز و ڕوانین و بیر و بۆچوونەکانی بۆ گۆڕانکاری و هێنانە ئارای ئاشتی و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە چ کورد بێت چ عەرەب بێت چ عەجەم بێت پێویستە بە هەر هەمومان هەوڵ بدەین کە وەکو هەواڵ نۆرشەوتی ئازادی بەڕێز ئۆجەلان ئەرکی ئەخلاقی هەموو ئینسانێکە و چونکە بە ڕوانینی تورکیا زیندانیکردنی ئۆجەلان زیندانیکردن و مراندنی کێشەیە قەزەیەکە کە ئیش کوردە بە هیوام کەمپینەکان بەردەوام بێ هەوڵەکانمان بۆ چارەسەری قەیرانەکانمان و ئازادی ئۆجەلانیش کاری هەموو ئینسانێکی مرۆڤ دۆست بێت. ئێمە شەر بەو هیوایەین. زۆر سپاس بۆ دکتۆر حەکیم عەبدولکەریم ئەندامی کۆمیتەی ئازادی ئۆجەلان. زۆر سپاس بۆ میوانداریتان ئەمڕۆ. ئەلبەتە هاوڵاتی کۆزمۆسیاسی ئەو هاوڵاتیەیە کە هەستی بەرپرسیارەتی هەیە بەرامبەر بە پرسەنەتەوەیی و نیشتیمانی و تەنانەت پرسە جیهانیەکانیش. ئەوەی ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناویندا دەگوزارێ و بەشێک لێ کە ئەمڕۆ لە بەرنمەکەیە بینیمان ئەومان پێ دەڵێت کە تاکی ڕۆژهەڵاتی تاکێکی هۆشیارە و هەستی بەرپرسیارەتی بەرزە لە ئاست پرسەنەتەوەیی و نیشتیمانی و تەنانەت پرسە جیهانیەکانیش. هەروەها کۆتایی هێنان بە دەوڵەتنەتەوە و هێنانەکایە یاخود بەدیهێنانی نەتەوەی دیموکراتی دەسەلمێنێت. من لێرەدا ناچارم کۆتایی بەم گفتوگۆ خۆش و گەرم و هەمە ڕەنگە بهێنم و دووبارە دەستخۆشی لە میوانەکانم کەمەوە و سپاس بۆ ئێوەی بینەرانیش کە تاکو ئێستا بینەرمان بوون. کاتێکی خۆش.